سڵاوتان لێ بێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵین بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبینەوە. لە ناوچە گەشتیاریەکانی سۆران و ڕەواندزین، لە هاوڵاتیانە پرسین تا چەندە لە ڕێگاوبان و خزمەتگوزاری ناوچە گەشتاریەکان و نرخی شوێنە گەشتاریەکان ڕازین. فەرموون بینەرمان بن. ناو گەشتارەکان خۆش بە زۆر قەرەبارغا، خەڵکەش زۆر هاتووە، خەڵکەش زۆر یعنی گەشت و گوزاری زۆر هاتووە، هەتە بخۆمان لاو لێر هاتووینە لێکوانە هەچینە ئاجۆمەران بۆ خانوماگر. دوو ڕۆژە خانومە بەڕادان داتە خانوماگر. جادەبانەکانمان بە زۆر ناخۆشە، جادەبانەکان لێرەش ئێستا کە گەگەڕاینەوە دوو ڕۆژە لێوێنە کە گەڕاینەوە لێگەڕە زۆر قەرەبارەکە. هیوادارم جادەبانەکان زۆر ئیزدعامە، جادەبانەکانمان لۆ چاکەن. مەمنونی حکومت دەبین، هیوادارم حکومت چاوەشی لەوانە بێتن، یعنی لە زۆربەی شتی لە خانیەکان بێسەروبەریە زۆر، یعنی ئێستا دەچێت و خانی دەچی بە 150,000 دوونە ئەوی ڕۆژکە کە یەکەم شەو هاتین لە ئەوەی ماینەوە لە چۆمە ماینەوە خانی کابرا کوردین دەگۆ کاکە 100 کەسکە مەمنونە یگوت کاکە ما هاتینە خانی بگرین دەگۆ مەمنونی ژنە بە 150,000 ناتان دەمێ، یعنی قەرداریشمان دەکاتەوە خەڵگاتی نەخۆشمان پێ نەبێ ئەمەش عەزمان لە کابرا وەزاتینە. هیوادارم یعنی خەڵکەکە ئەگەر خانیشی خۆیتی بەس مساعدە خەڵکەکەی بکات کە دێتم بۆ گەشت و گوزاری دێ. والله طريق ما بيزدحم والحمد لله، طريق من تجي من طبربيل ما توصل المكان كله مرور اسايش يدلون لك الطريق وكل مكان اكو علامه كبيره. نعم شيء مرتب، شيء حلو همين وشيء يفرح قلب الواحد. نعم من تجي هيك مكان هو العراق كله ضيم، بس من تجي اقليم كردستان حكومه اقليم كردستان والله شغل دوله، شغل دوله هذا. نعم الدوله هيك تسوي شغلات امان واستقرار، طريق ما بي شيء، والحلوه بي مرور بالشارع مليان. نعم يا تساله ما يقول لك لا، يقول لك روح منا روح منا، يدلك الطريق الصحيح والشيء العدل. وتجي هنايا الكردي موجود، العربي موجود، التركماني موجود، كله امان واستقرار. هذا كله يرجع للاقليم الكردستان للحكومه، هي الحكومه هاي تمشي صحيح هيك. گەشتارێکی زۆر هاتووە و بەتەکید هەموو ساعی مەطعەمەکان سودمەندن، بەس هیوادارم یعنی سیاعەش تۆزێک احتیمام بە سیاعەت بدا لەبەرەوەی خەڵکی ڕەواندز و سۆران و منطقەی عام منطقەی سۆران سودمەندە لێرانە لەبەرەوەی خەڵکێکەیە لێرە کاسبی دەکات، ئیش دەکات، سودمەندە، خەڵکێکەیە خانووی هەیە بەکرێ دەدات، خەڵکێکەیە ساعی مەطعەمە، خەڵکێکەیە ینی گەرازی هەیە، ینی سودمەندن لەو شتانە. بەس یەک داوام لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کارەبای ئێرە بەڕاستی بێخاڵ زۆر خراپە. هیوادارم بەس کارەباکەمان بۆ چاپ بکەن خەڵک حتا زیاتر سودمەند بی. حتمیان ڕۆژە گەشتیارە زۆرەوە بوونی ناوچەی گەشتیاری زۆر لەم دەبەرام وای کردووە کەوا خەڵکێک کاری بۆ بدرۆزرێتەوە یا بێتە سەرکار. بەتەکید چۆن ئێستا ئێمە خاوەن مەطعەمین، چەند 10 شاگردمان هەیە، خەڵکێکی مەسەلەن لە گەرەزاکان ئیشەکە لە چایەخانەکان ئیشەکە، ئەو هەموو مەطعەمانەی ئێستا لێنە ناو بێخاڵ هەموو 10 شاگردی هەیە ئیش دەکات، وەشی کلای شەنگربانە و تریفلیک و ئەوانە هەمووی بەعام ئیستیفادە دەکات، چۆن ئیستیفادە ناکات. گرفتەکانی بەردەم ئێوە کەرتی گەشتیاری چین لێرانە بڵێ چ گرفتێکتان؟ هیچ گرفتێمان نییە، هەندێک جا مەسەلەی ئیزدعامێکی زۆر دروست دەبێت، ڕێگا نابێت، یان مەکەن مەطعەمەکان هەندێک هەیە پاسی هەیە ناتوانین پاسەکان خزمەتیان بکەین، دەبی لەسەرەوە ڕابگرن بێنە لای ئێمە. گرفتی کارەباتان هەیە لێرە؟ کارەبان مامشکلەیە، بەس کارەبا معاویلەکان زەعیفن، داکەوێت سکێ داکەوێت، بەس هیوادارین حکوومەتی هەرێم کوردستان ئەوەی کارەبا بەڕاستی یعنی گەشتیاری جێکی ڕاقیە، یعنی حەقایە کارەبا مستەمر هەبێ 24 ساعت کاتێ. ئێمە لە چەمچەماڵەوە هاتوین تا ڕادەیەک خۆشە، بەس تۆزێ ڕێگاکەی باش نییە. ئەم ڕێگایە کە دێیت بەرە و گەلی عەلیبەگ چاڵ و چۆڵی تێکەوتووە ئەم سەرە خوارێ، تۆزێ ئەو ڕێگایە ناخۆشە. نا زۆر
بیاعی بە 34 شوێن ناوچەی گەشتیاری گەڕاوین خۆشە کێشەی نییە. لە ڕووی نرخەوە نرخەکانیان چۆنن ڕازین لە نرخەکان گونجاوە باشە. وڵی ئێمە لە سلێمانیەوە هاتوین یەکەم جاریشە من گەلی عەلیبەگ ببینم بەڵام خۆشە شوێنێکی خراپ نییە شوێنێکی گەشتیاری خۆشە هەرچەند لە سلێمانی شوێنمان هەیە کونەماسیمان هەیە دوکانمان هەیە ئەحماوەمان هەیە بەڵام ئەم شوێنە من تا ئێستا یەکەم جارە بێت خراپ نییە سپاس بخوای گەورە. نرخەوە لە ڕووی ڕێگاوبانەوە چ گرفتێکتان هاتووەتە پێش کاتونەتە ئەم ناوچەیە؟ وەڵی ڕێگاوبانەکەی خۆش نییە گرفتیش بەڕاستیش گرفتێکمان بۆ پێش ناتوێمە بەڵام وەکو ئێرەش تۆزە بەڕاستی بازشتێکیان هەیە تۆزە گرانە تێگەی هەندێشتیان هەیە بەڕاستی گرانە. بەگشتی لەو ناوچە گەشتیارانەی و دەبەرە گەڕابووی خزمەت گوزاریەکانیان لە ئاستی پێویستدایە؟ من تا ئێستا ئەمە هەمووی وابزانم سەعاتێکە بێگەیشتمە تێرە زۆر شوێن نەگەڕاوم بەڵام وەکو ئێری کە بینی بێتم باشە سپاس بخوا. أنا من محافظة بابل اسمي نصير علي صالح جيت المصايف وعندي مجموعة وياي من محافظة بغداد جينا المصايف أربيل نتفسح وأنا مجموعة وياي عوائل فجينا نفتر على المصايف هناك في محافظة أربيل والحمد لله والشكر يعني استقبلونا برحاب الصدر ورحبوا بينا بالمصايف مصايف أربيل بالله هولير هاتنا براستي زور خوشة زيش يعني خارج لزور زي دور ديتن سپاس بۆ يعني زيش قلق خوشة براستي وەک گەشتیارێک کە گەڕابی لەم ناوچە گەشتیارانە چ گرفتێک لە بەردەم گەشتیار هەیە زیاتر؟ وڵای ئەوەی ڕاستی بی هیچ گرفتێک نییە شتێکی وا باسکەین بەڵام تۆزە ڕێگایەکە قەرەبارغە و بەڕاستی يعني شتەکانی ئێرانەش ئەوەندەی زۆر نرخیان زۆر بەرزە یعنی بەجێرەی ئەوەی گەشتیارەکە هاتو لێرە گەشت بکە حەز دەکات نرخەچی گونجاو بیتن نەگەوها زۆریش بی بەڕاستی هەر ئەوەندە گرفتەیە ئەگەنا ئینشاڵڵا هیواداریشم چابیتنەوە گرفتە نەمینێت. گشتی خزمەت گوزاریەکانی ئەم ناوچە گەشتیاریانە چۆنن؟ وڵا باشە الحەمدوللا عام باشە یعنی جێی تەواویان هەیە مەطعمیان هەیە هەموو شتێکیان هەیە لە خوای بەزیادی وتێلیان هەیە سپاس بۆ خۆیان. شوێنی حەوانەوە ئەو شوێنانەی کەوا خەڵک لێی ئەمێنێتەوە نرخیان چۆنە؟ والله بەڕاستی ینی زۆرە بەڵام گەشتیاریش هەر ڕۆژێک دێتن یعنی هەر ئەوەندەی دەبینێتەوە لێرە ڕۆژەکە لەوانەیە ببینێتەوە یان تۆزەکە یعنی باوە ئەوەندەیە ئەوەندەش چ نییە بەوەستای ئەوەی بەڵام هەر زۆریش نرخەکە لە چاوەوەی دەبی باسکەین کە زۆرە. وڵایی بەخۆشیەوەی کە جەماعەت خوش شتێکم لە خارج هاتۆتەوانێت تراتیم بۆ سەردانی ئەم مەنتیقانە بۆی ببینێ بەخۆشیەوە وڵات تقریبان تۆزە تاسەی زۆرە هەرۆڵە بۆ هەڵگەڕانم بۆ شتێک جادەکانی خراپە. ئێمە لە دەڤەری بەردەڕەش هاتوین دەڤەری گۆرانەتی هەروەکو گەشتارێک وەکو جەژنانێک هەروەکو نەریتێک من و چەند هاوڕێک بۆ ئەوەی جەژانە خۆشتر بکەین جەژانە بە تام و چێشتر بکەین هاتوین گەشتێک بۆ دەڤەرە بکەین وزام پەیوەندی هاوڕەتیەکەمان بەهێز بکەین هەروەها هەر شتێک خۆشتی دابیت ئێمە لەگەڵ یەک بەشدار بین چونکە ژیان بە گەشت و بە گوزار خۆشە جەژنانە چۆن پیرۆز دەبێت جەژانە بۆم شێوەی پیرۆز دەبێت کە مرۆڤ لەگەڵێک باش بن مرۆڤ لەگەڵ یەک جەژنانە بە ناخی دڵ بکە نەک بەسەر زەری زمان. هیوادارم تۆ وەکو گەشتیارێک هاتیتە ئێرە تا چەندە لە ناوچە گەشتیاریەکان و لە ڕێگاوبانەکانی ڕازی؟ هەر خۆتان دەزانن کازوندێک زۆر دەکرێت بەڕاستی لە دەڤەری بەردەڕەش چونکە هیچ خزمەت گوزارێک ناکرێت هەر لە کەرتی گەشتیاری هەر لە کەرتی ڕێگاوبان بەڕاستی وێرانە بۆیە ئێمە شاهاتمان هێرە بۆ ئەوی جەوێک بگۆڕین دوور بکەفینەوە لەو نەهامەتەیە کە لە دەڤەری بەردەڕەش هەیە هەر بەم شێوەیە کە ئێمە شاتین. بەڵێ بەتایبەتی لەم چوار ڕۆژی جەژنا ینی گەشتارەکان ڕووی لە زیادبوون کردو و توانیوانە سوودی زۆر زۆریش بێن بگەین بەتایبەتی هەم لە ڕووی دوکان و یاخود لە جەشخانەکان گەشتیاری بیانیشی زۆر تراتەوە جەژنی قوربانیش ینی جیاوازە لە جەژنی ڕەمەزان ژمارەی گەشتیاران تێدا زیاترەوە زۆر سوودی بێمەش دەگەێنێت. تا چەندە بۆتە هۆی بوژانەوەی ناوچە گەشتیاریەکان تا چەندە ئێوە سوودتان پێگەیشتووە؟ بە شێوەیەکی گشتی زۆر سوودی بۆ ئێمە بووە بەتایبەتی لە ڕۆژانی جەژندا کە ینی ژمارەی گەشتیاران زۆر زۆرە ینی ژمارەیان زیاتر بەراو لەگەڵ ڕۆژەکان کرد. لەم جەژنی قوربانە جیاواز لە کاتەکانی تر بۆنەکانی تر لەم جەژنە زیاتر قازانستان کردووە لە کارەکانتان؟ بەڵێ بەتایبەت لەم چوار ڕۆژی جەژنا ینی دەتوانیمانە سوودی زیاتریان لێبینین بە بەراو لەگەڵ
ڕۆژەکانی دیکە لە ماوەی ڕکەم ڕۆژ تاوکو ئەمڕۆ بە سەروی 600 بۆ 7,000 سەردانی کەر و گەشتەر هاتووە بۆ ناوچە گەشت و گوزارەکان ئەمە لەسەرەوەی بەڕاستی پێشبینەکانی ئێمەش بکو گەشت و گوزار چونکە بەڕاستی تەوقعی ئەو هەموو قەرەباڵغەیەک دڕادە بە دەرەمان ناکەن هەرچەندە ئێمە تەواو خۆمان ئامادەکرد بوو لە بۆ پێشوازیکردن لە بۆ ژمارەی بێشماری گەشتیاران بەڵام هاتنی ئەو ژمارە زۆری گەشتیاران بۆ مای دڵخۆشی تەواوی شوێنە گەشت و گوزارەکان بازار بە شێوەیەکی گشتی ئەوای کرد جوولەیەکی باش بێختە بازار بۆیە پێشبینیمان وایە تا ڕۆژەی شەمە ڕێژەکە بەرەو بە تەقریبی تا 100,000 سەردانی کەر گەشتە بڕوە هاوڵاتیان زۆرجار گلەی گرانی نرخیان هەیە بە تایبەتی شوێنی مانەوەیان ئێوە چتان کردو بۆ ئەوەی نرخەکان سابت ئێمە لاو شوێنانەی بە تایبەتی لە سۆڵان و ڕەواندەز شوێنەکانی مانەوە کۆنتترۆلمان کردێتەوە و هەتا لە کەپرەکان لە هۆتێل و مۆتێلەکان تەسەورکە لە بۆ گروپات بە سارێکی زۆر مناسب و ئەرزان ڕۆیشتە لە هۆتێلەکانی سۆران مۆتێلەکانی دەوروبەری ڕەواندەز و ناو ڕەواندەز چێشخانەکان بە شێوێکی گشتی سعری چێشخانەکان تەسەورکە هەمان ئەو سعرەیەکە لە چێشخانە ملیەکان بەدیەکەێتن بۆیە ئێمە بەو پەڕی تواناماتوانیمان زاڵبین بەسەر بەشێکی هەرە زۆری ئەلچەنەکەم کوریوانەیە بیتن بەڵام توانیمان کۆنتترۆلی تەواوی بکەین گرفتەکانی بەردەم کەشتی کەرتی گەشت و گوزار چین لە دەبەرەکە بە دەرەجەیەک ڕێگاوبان بەڕاستی کێشەیەکی ڕئیسیە لە بەردەم ئێمە گەشت و گوزار لەلایەکی دیکەوە کێشەی عشایری کۆمەڵایەتی بەڕاستی زاڵە بەسەر بەشێک لە ئەوەی ما بەڵام ئومێدەوارم لەو کابینە ئینشاڵڵا زاڵی مەسەرە و تەگەرانێکە دێنە پێشمان ئەوەی لە گەشتیاران گوێبیستی بووین دوو بەش بوون بەشێک لە گەشتیاران پێیان وایە نرخی ناوچە گەشتیاریەکان و خزمەت گوزاریەکانیان وەکو پێویستە بەشێکی تریشیان پێیان وایە نرخی ناوچە گەشتیاریەکان گرانە و پێویستە ئەرزان بکرێت بەڵام هەمویان داواکارن کەوا ڕێگا و بانەکان چاک بکرێن چونکە ڕێگا و بانەکانی وەکو پێویست نین و تووشی قەڵەباڵغی زۆر دەبن و هەروەها ڕێگا و بانەکانیش چاڵ و چۆڵیان زۆرە ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام خاوینە هەواری بێ خاڵ